بالمقابل أما كێشەی تاکەکەیە کێشەی تەنظیمیش هەیە جاریوا تەنظیمەکەش بۆ خۆی ساحەبی کێشەی هەیە لە مەنهەجە کێشەی هەیە لە ئیدارەیە بەرحاڵ ئێستا شوێنی ئەو باسکردنی هەمووی نیە بەڵام ئەشێ ئیشارەت بە هەندێکی بدەین بۆ نمونە کۆمەڵێک خەڵکی تەنظیمی کە چوونەتە سەرەوە ئەندامی مەکتەب سیاسین یا شوران یان دەستگاکانە بن بڕێوە مەکتەبەکانە بن بڕێوە جێپێی خۆیان قایم کردووە و ئیتر نایەنێ هیچ شتێ بگۆڕێ هەموو وەکو حوسنی مبارەک شانی لە قایم کردو یاوە قەزافیەوە چلە ساڵە لەسەر حکمە هێشتا چاوەڕوانی بەیعەتی تریش ئەکات ئێ ناکرێ ئەمانە ئەم دەستگانە کێیان گۆڕێ لەبەر ئەوە لە ناو سەفی ئێمەشا پێویستە نەداتە ئەوەی کە تەنظیمی ڕەوتەکە وای لێبێ خەڵکێک جێپەی خۆی وا قایم بکە نەتوانرێ بگۆڕێ ئەبێت لە شەخصی یەکەمەوە تا شەخصی خوارێ قابلی گۆڕان قابلی ئەوە بن بێنڕێنە خوارەوە چ مشکلێکە باشە کرەکار لەسەرەوە بووە پێ هاتە خوارەوە 4 ساڵ چۆڵی کردو بۆ یەکێکی کرد 5 ساڵ چۆڵی کردو بۆ یەکێکی کە بە پێ تعلیمات ڕۆیوە مافی هەیە خۆی بڕەشەکات چ مشکلێکە ئەگەر بە قووەت وەکو ڕەفسەنجانی 4 ساڵ مەجلسی شورای بربەڕێ لە انتخاباتی دووهەمیشا خۆی مرەشەح کردەوە لە شورا دەرچەوە 8 ساڵ پەرلەمانی بربەڕێ دوای تەواو هەر مافی 8 ساڵی لەوێ بێ ئەم جارە خۆی مرەشەح کرد بۆ ڕیاسەی جمهوری بوو بە ڕئیس جمهور بۆ ئەمامە و تۆزە ڕیشەوە 4 ساڵ ڕئیس جمهوریشی برد بەڕێوە لە پێی قانون حەقی هەیە دیسان خۆی مرەشەح کات خۆی مرەشەح کردەوە جارە 4 ساڵی تریش ڕیاسەی جمهوری برد بەڕێوە ئەمە بوو بە 8 ساڵ 16 ساڵ جارەوە مەسئولە هەم لە پەرلەمانە هەم لە ڕیاسەی جمهوری بۆم دوو شوێنە خۆی مرەشەح ناکات و منافەسەی لە دڵ و دەرونیشیایە بۆ شوێنی خامنەئی لەبەرەوە هاتن ئەمان دامەزران کە مەسلحەتی تەشخیصی مەسلحەتی نظام لێرەوە کەوتە منافەسە لەگەڵ شوێنی خامنەئیش تۆ ئەگەر بۆ خۆت لە باقەتت هەبوو دەستگاکان کە هەن پڕیانەکەی تۆ ئەیانگری بەڵام کە دەستگانەمە ئێمە مەجبورە بین دەستگا ئیبداعکەین دایهێنین بۆ ئەوەی تۆ بتوانی لەوێ بی ئیشکەی لەو شوێن